أفكار مفادي از برات خافرة معزوم كم هكا سيها جزر شهادة حاجاني از بهم شوية مثلا همي سنجر شهر هر كهكي که حتی شنگاره نقطه تمومی بگیره همي بگیره از واسط بینم لازمه جنا کرد جی جرعته که دترخوا جرگی دترخوا چون که چه جوازی ما بین جنکی از حالا میدانی نه ابرو ملت کرد پتر همی دمکن پدوی یک رزیه یک گوتارا سیاسیه پدوی پشتوانت نه پروژه جناب سروکی بکن بو ریفراندومه بو راگهاندنا دولتا کردی امجوک پیشمرگه آماده نه هر دمکه بو هر پروژه که اجتماعی بو هر پروژه که سیاسی یه گل کرد نه آماده نه خونه بو برژین نه آماده نه بروانی جبکن و پشتوانت سر جناب سروکی سرکرده ادیا گل کردی نه دەستخۆشی لەو کەسش هەدەکەم کە هەستا بە دامەزراندنەوە فستیڤالە جوانە لە هەولێرەوە هاتوون دەستخۆشیان دەکەم و ئێوەش بەخێر بن. ئەمە گۆ عەشیرەتی کەڵهۆڕات یعنی لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو چین و تۆژانی کوردستانەکەین لە هەر کوێیەکی ئەم دنیایە بن ئینشاءڵڵا بۆ ساڵانی داهاتوو بتوانین هەموو پارچەکانی کوردستان ئەوەی کەڵهۆڕا هەموویان لە فستیڤاڵێکی گەورەیە بەشداری پێ بکەن. هیوادارم ئەم کۆبوونەوەیە بێتە هۆی ئاشتەوایی بۆ کوردستان و بەڕاستی ئێمە ئاڵای سپیمان هەڵکردووە نمونەی ئاشتیە ئێمە لە نێوان هەموو گەلەکان لە نێوان هەموو عەشیرەتەکانی کە ژن و ژنخوازیمان هەیە تێکەڵاویمان هەیە هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بچین بەرەو کوردستانێکی ئاوەدان بچین. من بنار مصطفى یەکێک لە کاندیدەکانی هێلسینکی ژمارەم 309 لەسەر پارتی یەکێتی چەپ و لە بەرامبەر سیاسەتەکانی بەرەی ڕاست هێرشەکانیان بۆ کەمکردنەوەی خزمەتگوزاریە گشتیەکان و نابەرپرسیارەتی بەرامبەر بە هەڵگرتن لە چارەنووسی دانیشتواندا کاندیدم و هەوڵەدەم بەر بەم هێرشانی بەرەی ڕاست بگرم. So we are having the communal elections in Helsinki and we are choosing 85 city councillors to the council of Helsinki, and the elections will be on Sunday, and I am representing the Left Alliance, and we have 127 candidates, and we are for the public services so that we have very well financed public services and social welfare sector in Helsinki.